مانیەکانە. لە دووەم ڕۆژی بەسەرکردنەوەی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری ئەمیری کۆمەڵی ئیسلامی ناحیەی شۆڕشی بەسەرکردەوە و لە کۆڕێکدا لە بینای ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێوەچوو مامۆستا عەلی باپیر باسی لە گرنگی کاری ئیسلامی و بەردەوامبوون لەسەری بۆ ئامادەبووان شی کردەوە. مولایەک سەرکەوتوو کا مۆفەقکە پاش نیوەڕۆی هەمان ڕۆژ لە ئەنجومەنی بەردەقارەمانی کۆمەڵی ئیسلامی کۆڕێکی جەماوەری بۆ ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە کۆمەلگای بەردەقارەمان سەر بە ناحیەی بازیان لەژێر ناونیشانی گرنگترین کاری تەوشمی ئیسلامی لەم خۆناغەدا ساز کرد کە ژمارەیەکی بەچاو لە چین و توێژە جیاوازەکانی ناوچەکە ئامادە بوون و پاشان چەند سەردانێکی کۆمەڵاتی لە کۆمەلگای ناوبرا و ئەنجامدا. هاوکات هەمان ڕۆژ ڕاگەیاندنی ئەنجومەنی تەکچەی کۆمەڵی ئیسلامی کۆڕێکی جەماوەری بەرفراوانی لە هۆڵی بۆنەکانی ناحیەکە لەژێر ناونیشانی دڵسۆسی بۆ خودا و خەڵک جەوهەری دینداریە ساز کرد. مامۆستا عەلی باپیر باسی لەوە کرد سەرجەم قەیرانە کەڵەکەبووانی ئێستای هەرێم بەرهەمی دەسەڵاتی چارەکە سەدەی لایەنە ئەڵمانیەکانە نەک ئیسلامیەکان بەو پێی سەرجەم جومکە هەستیارەکانی دەسەڵات و حکومداری بەدەست یەکێتی و پارتیەوە بووە لە ڕابردوو لە ئێستادا. هەموو ئەهلی علمن پێغەمبەرایەتی وەهبیە کەسبی نییە. لە کۆتایی ویزگەی سەردانەکەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە قەزای چەمچەما لەگەڵ مامۆسایان و قوتابیان و قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر تایبەت بە زانستە شەرعیەکان کۆبوو و ئاماژەی بۆ کرد لە خۆناغی ئێسەدا کار و پرۆژەی ئیسلامی بەویستی بە زانست و زانیاری زیاترە بۆ ئەوەی بەرەو پێشەوە بڕوات. ئامادەبووانیش خۆشحاڵی خۆیان بە سەردانەکەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەربڕی و مامۆستا عەلی باپیر و وەفتی یاوەریشی کۆتایی بە سەردانە دوو ڕۆژەکە بۆ ناوچەکە هێنا. دەپەرسن کە خۆتان نەحتی دەکەن پەیکەرتاشی دەکەن وەڵاو خەلەقەکم وەما تعملون. ڕاوێژکاری یاسایی سەرۆکی